نازانم مێشانکان لەکوێ گوێزان ناو کەلار بووە لە ناو باخەکان بوو گوێزان دوو بۆ بەرلوود لە بەردش دایانگردی یەکسەر پیودا هاواری کرد مامۆستا گەرمیان بم دێنە خەسەخانە بەخۆوەز ئەم تێکچوو لە حاڵەتێکی دەگمەندا شەوی ڕابردوو لە قەزای کەلار هاوڵاتیەک کە مامۆستا بۆ لەگەڵەوەشدا کاری هەنگەوانی کردووە مێشهەنگێک پێوەی داوە و بە کاریگەری پێوەدانی مێشنگەکەەوە گیانی لە دەزاوە منە ڕۆمەلای کەسوکاری و مامۆسای خۆی کاک ڕەزاگەر بێت ئێرە سوپاسەکەم بۆ خۆتان خۆش بن باسێکی ڕووداوەکەم بۆ بکە کەی بووە چۆنین بووە لە 12 چارەکەم تێوان لە دەوری 11 دەستیان کرد گوێزانەوەی مێشانکان بۆ بەرلوود لەکوێوە بوو مێشنگەکە نازانم مێشانکان لەکوێ گوێزان ناو کەلار بووە لە ناو باخەکان بوو گوێزان دوو بۆ بەرلوود لە بەردش دایانگردی یەکسەر پیودا هاواری کرد مامۆستا گەرمیان بم دێنە خەسەخانە بەخۆوەز ئەم تێکچوو وەزم تێکچووی تر تووشی تەنگ خۆی ڕەبووی بوو تووشی تەنگە نەفەسی و حساسێ بووە یەکسەر حاڵەتی تێکچووی تر بڕی خەسەخانەی نەکرد دەگەیێتە تەوارێک و ئەمەخوای کرد هەل لە ڕێ بەلەوە گێتە خەسەخانە ئەمەخوای کرد پێشتر حاڵەتی وای هەبووە هەنگ پێوەی بداکەدایەتی پێ و تەنگە نەفەس بووە بەس زۆر و ئاسانی نەجاتی بووە لە دەستی بردیانتە هین ئاویان بۆڵۆسی و علاجیان بۆی کردە ئایبینەوە بەس ئەمە خوا کردێتی ئەجەل بۆی لەوە زیاتر نییە دکتۆر پێی نەوتووە کە نزیکی هەنگ نەبێتەوە بەهۆی ئەو حاڵەتان هەرچی بێژم ناتوانم بڕیا لەسەرم چونکە هیچ علمێکم لەسەر ئەوە نییە بێژم دکتۆر بڕیاری ئەوەی بۆ دانەیدا ناتوانم قسە لەسەرەوە چونکە من معلوماتم لەسەری نییە قسەیە تۆ معلوماتی لەسەر نیە چۆنێکیت باس لەوە کرد جارێکی تریش تووشی ئەو حاڵەتە بۆ تەنگە نەفەس بووە گەر بڕۆینەوەی و باو سارە تێپەڕێ کەی بووە و جاری پێش و کاواهێ لە هاتووە و تەنگە نەفەس ئەو بەردەوامە لە ئەم ئیشە بەردەوامەوە لە ئەم ئیشە جاروا لە قەرەتەپەدانا لە ئەوەی خۆیان ئەوای سالمن لە خەتی گومار و کوڵەجۆ لێدایەنا ئەمجار هاوردیان تۆ بۆم ناو باخانەی کەلاردایەنا ئەمجار ئیمشۆ گوێزایان تۆ بۆ بەرلوود تووشی ئەم وەزع بۆ مێش پێوەدا خواکرێت چەند ساڵە خەریکیم 15 ساڵە خەریکەتی ئەرەوەڵا جگەلەوەش پیشەی مامۆسای خێزانشی خۆشی مامۆسا چەند منداڵی هەیە 3 مناڵی 2 کوڕکچێکی باشە دەستەکان خۆش بە کاک ڕەزا بۆ خۆتان خۆش بن دووبارە وەکو باسی لێوە کرد کەسوکاری مامۆستا نەجم ماوەی 15 ساڵە ئەو مامۆسایە کاری هەنگاوانیە کە جگەلەوەی کە پیشەی مامۆسایە جارێکی دیکە مێشەنگ پێوەی داوە تووشی حاڵەتی تەنگە نەفەسی بووە بەڵام دکتۆر نزیکی بۆ زوو چارەسەر کراوە شەوی ڕابردوو نزیک کاتژمێر 12 بۆ 1 شەو لە کاتی گواستنەوەی مێشەنگەکانیان مێشەنگێک پێوەی دا و باردۆخی تەندروستی تێکچووە تاوکو گەیاندویانەتە نەخۆشخانە گیانی لەدەستداوە.